هەموو ڕۆژێک خۆی شیک دەپۆشێت بە چەپکێک گوڵەوە لەسەر شەقامەکانی شار پێشوازی لە ڕێبوار و خانەخوێنی سلێمانی دەکات. ژێوی من بۆ گڵۆپە سوورەوەیە چاوەڕوانە بم کە گڵۆپەکە سوور ببێت و دەست بکەم بە ئیشەکەم. 4 زمانە زانم: عەرەبی، ئینگلیزی، کوردی، فارسی. گرافیک دیزاینەرم. باهۆز بۆ ئەوەی گوڵەکانی سیس و نەژاکێن لەگەڵ ئێوارانی سلێمانی بە فێنکی گوڵ دەفرۆشێت. ئەو گوڵەمانای خۆشەویستیە، بانای عیشق و محبەت و مرۆڤایەتیە. ئەیفرۆشینی تر دێن و شەرم ناکەم بە شانازی وەکو گەنجێکی ئەم وڵاتە لەگەڵەوەی کە شەهادەم هەیە و تاعین نەبووم و دانەمەزراوم، هیوای خۆم لە دەست نەداوە. بێگومانم ڕۆژێک ئەگەم بە هەمووی ئەو شتانەی کە ئەم هەوێ. ئەمڕۆژ پارەکانم بۆی لێم جیاوە ببزانم چەندم خێرە و چەنە هینای خەمەنە ئەو گیرفانەمەوانێ بۆی دوای جیاوەکەم. ئەمڕۆ کە تەقریبی پێم وابێت 12500 دینار بووە. باهۆز لەگەڵ هەر گوڵێکدا کە دەیدات بە کڕیاران عشق و خۆشەویستی و لێبوردەیی لەگەڵ هەنە کات پیرەکانی ژێکڕن زۆرم بەلاوە جوانە کە ژن و مێردێکی بەتەمەن لە ناو سیارەکە دانیشتون و گوڵێکیان پێم یعنی بەو تەمەنەوە ئەو عشقیان لە بیناماوە، یعنی بەدەم یەکۆ زەردەخەناکەن. بەس زۆرینەی ئەو کەسانەی کە گوڵەکە ئاکڕن گەنجن، کچ و کوڕی گەنجن. بەردەوام ڕەنگی سوور هێمایە بۆ وەستان، بەڵام بۆ ئەم گوڵفرۆشە سەرچاوەی بژێوێتی. گوڵفرۆشەکان لەسەر شەقامەکان چاوەڕوانن، چاوەڕوانی سووربوونی گڵۆپی تەرەفلایتەکانن لەسەر شەقامەکان. لەگەڵ سووربوونی ڕەنگەکەی ئەوان ژیان و کەسابەت و بژێویان دەست پێ دەکات. گوڵ دەفرۆشن و بژێوی ژیان و ماڵ و منداڵەکانیان پەیدا دەکەن. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی.